جانتا ئاتۆمیەکەی ڕووسیا چۆن کار دەکات؟ کەی بەکار دەهێنرێت؟ کێ دەتوانێت بەکاری بێنێ؟ جانتاکە کیبۆردێکی کۆمپیوتەریە. کۆدی بۆمبە ئاتۆمیەکان لە ناو ئەو کیبۆردەدا خەزن کراوە. لە هەفتاکانی سەدەی ڕابردوو یەکێتی سۆڤیەت بڕیاری دروستکردنیدا. لە ترسی هێرشی ئەتۆمی ئەمریکا ئەم جانتایە لەلایەن ئەفسەرێکی ڕووسیەوە هەڵدەگیرێت کە بەردەوام بە دوای سەرۆکی ڕووسیاوەیە. ئەم جانتایە تەنیا یەک دانە نییە، بەڵکو سێ دانەیە. سەرۆکی ڕووسیا دانەیەکی لەلایە، وەزیری بەرگری دانەیەکی لەلایە، سەرۆکی ئەرکانی گشتیش دانەیەکی لەلایە. ئەی باشە ئەم جانتایە چۆن کار دەکات؟ با پێچەوانەی بیرروڕای بربڵاو لە ڕێگەی جانتاکەوە ڕاستەوخۆ ناتوانرێ بۆمبی ئەتۆمی بتەقێنرێ. لە کاتی ئاشکرابوونی سیستەمی ئاگادارکردنەوەدا کەوا دوژمن دەیەوێ بۆمبێکی ئەتۆمی بتەقێنێ، ئەو کاتە ئەو زانیاریانە دەگوازرێتەوە بۆ کارمەندی پسپۆر بۆ لێکۆڵینەوە لە ڕاستی حاڵەتەکە. لە پاشەوە ئاماژە دەنێرێت بۆ جانتاکە کەوا بۆمبی ئەتۆمی لەلایەن دوژمنەوە تەقێنراوە. ئەو کەسانەشی کە ئاڵگری جانتاکەن لەسەریانە دوابڕیاری خۆیان بدەن، چونکە کۆدی تەقاندنی بۆمبەکە تەنیا لەلای ئەوانە. بەلای کەمەوە دەبێت ئاماژە بۆ 2 جانتا لە 3 جانتاکە بنێردرێ. لە پاشان ئاماژە دەنێرێت بۆ سوپای بۆمبە ئەتۆمیەکان، ئەو کاتە پسپۆڕانی ئەو بوارە بۆمبەکە دەتەقێنن. ئەم سیستەمەی لەم جانتایەدا پەیڕەو کراوە سیستەمێکی بەرگریە. تەنیا ئەو کاتە کار دەکات کە دوژمن سەرەتا بۆمبی ئەتۆمی بتەقێنێت.